ایرو آهنگا در چنا خلا زمان انگلیزیه اف خلا رک خراس پارکو ایادی سلام هر دو کجمه راکرن ایرو از گله که کیف خوشم جبرکو از درچوم مهارات من انگلیزی دا گله کی باش بونها هستم گله کی خوشنها نقل هوالم خوام حمي هاتنا الفدرينها براسي جهد خوششيه بو دورات في مجاهدنا كي هنا كايرو راسي درشونا تقريبا 120 طلبه ما هنا السراسري الهردو محافظه هولير دوكي فتشكي قالك باشا بو هردو منظمه هنا كي بيرا بنوكو مركز سبارك واد اسلام واكيد بتنسيق هبه ان شاء الله بمره جيت بشروج دغو دورات جوراجور برفرحتر هبن قدنا بينا مجي مباشر وانا كده هبه بس وقت يدف طلبه يعني طلبه ما يروجوا وانا جي كيف خوشيه راسي جو بجداريد وخولاده دبن واكيد بدوره كما باشتر ان شاء الله بشروج اما وكو رخراوي سباركي هولندي ك ل 2014 لە هەرێمی کوردستان کار دەکەین لەسەر گەشە پێدانی کەرتی تایبەت و خوێنی باڵا نزیکەی 300 تەلەبەی کوردانی ڕۆژئاوا سووریەکان لە هەرێمی کوردستان لە زانکۆی ئەهلی و حکومی و پەیمانگاکان دەخوێنن زەماڵی خوێندنیان منحەیان لەسەر ڕێکخراوی سپارکە ئێمە مانگانە هاوکاری مادیان دەکەین لە ڕێگەی سیستەمی بانقیەوە و بۆ بەشێک لە تەلەبانە 120 تەلەبە لە هەولێر و دووهۆک با بڵێن کۆرسی ئینگلیزیمان بۆ کردوونەتەوە بۆ ئەوەی توانای ئینگلیزیان بەهێزکەن ئەم پرۆگرامەش هەستاوین کردومانە لەگەڵ ئەیادە سەلام ڕێکخراوێکە کە لە هەولێر و دووهۆک هەستاوە بەم کارە و ئێمە هاوکاری مادی ئەم ڕێکخراوەمان کردووە. سەیران نورەدین حاجی ئامادەیە ژان عەبدولعەزیز خەلەف